دیمەنی ناو نەخۆشخانەکانی شاری بێرگامۆیە لە ئیتالیا. ئێستا بێرگامۆ بووەتە سەنتەری بڵاوبوونەوەی کۆرۆنا. تەنیا یەک قەرەوێڵەش بە بەتاڵی نەماوە. لە یەکەی چاودێری چڕ نەخۆشەکان دۆخیان زۆر خراپە. پزیشک و ستافی نەخۆشخانەکە 24 کاتژمێر لە کاردان. ماندوویەتیان زۆر پێوە دیارە. There are now 15 patients. We started with 8, but it was not enough. It's totally another thing. I think in most زۆرێک وا تێگەیشتون توشبن بە کۆرۆنا وەک ئەنفلۆزایەکی ئاسایی یان وەک نەخۆشی هەوکردنی سیەکانە. بەڵام هەڵە تێگەیشتون ئەم نەخۆشە زۆر جدیە و هەوکردنی زۆر توندی سیەکان و زۆرش مەترسیدارە. ڕۆژانە 50 بۆ 60 نەخۆش ڕوو لە یەکەی چاودێری چڕ لە نەخۆشخانەکەمان دەکەن. بەو هۆیەوە بەشی چاودێری چڕمان کردووە با 3 بەشەوە. we see every day 50 to 60 patients. خەڵک و پزیشکەکان گلەیان لە ڕێکارەکانی حکوومەت هەیە کە زۆر درەنگ هەستی بە مەترسیەکە کردووە. کەم تەرخەمی حکوومەت دۆخەکەی گەیاندووەتە ئاستێکی مەترسیدار و ناتوانن بەڕێوەی ببن. هەرگیز لە ژیانمدا هێندەی ئێستا لەژێر فشاردا نەبووم. ئێمە 100 پزیشکین لێرە، بەڵام فریا ناکەوین. خەڵکی بە بەرچاومانەوە دەمرن و ناتوانین هیچیان بۆ بکەین. دەمێک بوو داوامان دەکرد کە ئامادەکاری بکرێت و نەگەین ئەم دۆخە خراپە. بێرگامۆ بۆتە ووهان و سەنتەری بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. خەڵکی ڕێگەیان پێ نادرێت سەردانی ئازیزانیان بکەن. تەرمەکانیشیان وەرناگرنەوە. ئەوانەی گیان لە دەست دەدەن لە ڕێگەی ئۆتۆمبیلی سەربازیەوە دەگوازرێنەوە بۆ گۆڕستانەکان. ژمارەی توشبوان بە کۆرۆنا لە جیهان لە 260,000 نزیک بۆتەوە. 10,546 کەسیش گیانیان لە دەستداوە. لە 24 کاتژمێری ڕابردوو لە ئیتالیا 627 کەس گیانیان لە دەستداوە. تێکڕا تا ئێستا 4032 کەس بەهۆی کۆرۆناوە لە ئیتالیا مردوون. نەریمان هەورامی، کوردستان 24.